بۆیە هەمیشە هەموو کەسی ڕاوێژکاری هەبێ لە بوارەکانی خۆیان زۆر باشە. ئەم دیارە لە ناو کۆمەلگادا خۆشبەختیە خۆ بەدبەختیە مەبەستت لە دەرکەوتن شوهرەت بەڕاستی پێت بڵێم هەردوو لایەنەکەی هەیە لە کۆمەلگای کوردی لە کۆمەلگای کوردیە هەردوو لایەنەکەی هەیە بەڵام من لە کۆمەلگای عەرەبیا زۆر گوێم لێ بۆ زۆر تەشەر بە یەکتری ئەکەن بەتایبەت لە ڕاگەیاندنەکانە لە کوردیا لەوانەیە بە یەکتری بکەین بەڵام نادیارە زۆر لە ناو ڕاگەیاندنا ئەو شتە نابینرێ کێکێکیش ڕاشکاوانە قسەیە بکە لەوانەیە زۆر دیار بێ و پێی بڵێن کەسی ڕاست گۆمی خۆم یەکێکم لەوانە بەڵام بەگشتی بۆ من زۆر ڕنگدانەوەیکی جوانی یاوەتەوە لە ژیانی منە کە بەخواستی خۆم نەچوومەتە ئەم بوارەوە دیارە پەشیمان نیم بەڵام زۆر جاریش ئازادیت لێ زەوتەکرێ تۆ لە هەموو شوێنێ ناتوانانی بە ئارەزوی خۆت بچیتە بازار نان بخۆی قسە بکەی لەگەڵ خەڵک بچیت